بە دڵنیاییەوە هاوکاریکردنی کەسەکان کەسایەتیەکان بە تایبەتی ئینسانی مسلمان لە کاتی لە قەومانە کارێکی زۆر پیرۆزە و شریعەتی ئیسلام گرنگی و بایەخێکی زۆری پێیاوە ئەو تا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی پێکا و پێمان ئەفەرمێ لەو کاتەیە بەڕاستی کە ئینسان لێ ئەقەومێ پێویستە کە ئێمە بچین بەدەمیەوە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێت ئینسانی مسلمان بۆ بەرامبەرەکەی ئەبێ وەکو ئەندامەکانی بەدەن وابن یعنی ئەمە ئەگەستە دەستم بێتە ئێش و ژان تەواوی بەدەنم ناڕەحەتی و ئازارە چەژێ بەڕاستی ناڕەحەت و ئازاری ئەوانیش ئازاری ئێمەیە بە دڵنیاییەوە ئێمە ئەم کەمپینەمان ڕاگەیاندووە زۆر سپاس و پێزانیمان هەیە بۆ تەواوی لایەنەکان بە تایبەتی برایانی ئاسایشی قەزای شارە زۆر با بڵێن و برایانی پۆلیسی زەڕایان چووکم ئێمە لەم زەڕایانە با بڵێن کەمپینەمان ڕاگەیاندووە ئەمەیان جەنابی کاک ئامانجیش با بڵێن ئاماژەی بە تەواوی لایەنەکانی تر کردو إن شاء الله تعالى لجيا دروشمي أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئێمە لەم مایکەی بە تەواوی خوشک برایانمان لە چەمچەماڵ ڕائەگەێنین دەڵێن چۆن خوای تەبارەکە وتعالى فەرمێ سەدەقە و چاکە و کردەوەکانتان بەتاڵ مەکەنەوە بە منەتکردن و باسکردنی بەسەر کەسی بەرامبەرە دڵنیا بن ئەمە ئێمە تەنها بۆیە کە خۆمان دەرئەخین لە کامێرەوە بۆ ئەوەیەکەوە چەند مسلمانێکی تر بێنە سەرخەت نە منەتکردنە نە باسکردنە إن شاء الله تعالى ناچێتەوە قاڵبەوە ئەم دیارە بچووکەمان لێوەربگرن ئێوە بە گەورەی خۆتان ئێمە مەمنونتان ئەبین چیان پێڵێ لە کاتی و لافاوە سروشتیا کە زەرزیانیان بەرکەوتووە ئێوە ماوەسایانی ئاینی چیان پێڵن کە خۆڕاگر بن لەسەر و باری کە بەسەریان هاتوو بەڵێ بەدڵنیاییەوە ئەڵێن إن الله مع الصابرين خوای تەبارەکە وتعالى لەگەڵتانایە و دەڵێن والله يحب الصابرين ئەڵێن خوای تەبارەکە وتعالى ئێوەی خۆشە بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی الصبر ضیاء ئارامگرتن ڕووناکیە پێیان ئەڵێن لەسەر ئەو موسیبەتانی کە وایە بەسەرتانە ئارام بگرن دڵنیا بن الله تعالى إن شاء الله بە زۆر و زۆرتر قەرەبووی دەکاتەوە بۆتان هەر وەک چۆن سەبرەکەی ئێوە کارێکی کردووە لە تەواوی قەزا و ناحیەکانەوە دەنگی داوەتەوە لە هەموو لایەکەوە کەمپینتان بۆ ڕاگەێنرێ دڵنیا بەمە ئەنجام و بەرووبوومی سەبرەکەتانەکە گرتوتانە